سلااوان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم کە جارێکی تر بە بەرنمەیەکی تایبەتەوە کە تایبەتە بە 8 مارس دەبمە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. لە بەرنمەی ئەمڕۆماندا میوانداری بەڕێز مینا بهروزی چالاکی مافی ژنانی کە تایبەت بە 8 مارس و توێژێکمان دەبێت هیوادارمەوە شتا کۆتایی لەگەڵمان بن. بەڕێز مینام کاتتان باش زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لەم بەرنمەیە. ئەو کاتتان باش سلااوم هەیە بۆیەوە بۆ بینەرانی بەڕێستان. زۆر سپاس بەخێربی. بەڕێز مینا هەروەکو خۆشتان ئاگادارن لە 8 مارس ڕۆژی جیهانی ژن نزیک دەبینەوە. دەکرێت بە کورتی سەبارەت بە مێژووی سەرهەڵدانی ئەم ڕۆژە بدوێن؟ بەڵێ حتمما وێڕای تەبریکی 8 مارس بە ئێوە و بە هەموو ژنانی جیهان و کوردستان و ئێران قسەکانم دەست پێ دەکەم. تاریخچەی کورتی ڕۆژی 8 مارس ڕۆژی جەهانی ژن ئاوایە کە لە 8 مارسی 1857 دا ژنانی کارگەری کارگاهای بەیسلا پارچە بافی و لیباس خەیات لە نیویۆرکی ئەمریکا هاتنە خیابانەکان و ئەوان خواهانی ئەفزایشی دەستمزد و کاهیشی بەیسلا کەمکردنەوەی سەعاتی کار و شەرایطی باشتری کار بوون. بەڵام پۆلیس زۆر وەحشیانە حملەی پێکردن و داینە بەرزەخت و زۆر. دوایەوە لە ساڵی 1970 دا لە دەورەیەکدا کە مبارزاتی ژنان بۆ تەمینی حقوقی سیاسی و ئیجتماعی بەیسلا ئەوجی گرت بوو لە ئەوجی خۆیدا بوو بە مناسبەتی 50مین ساڵ گەشتی تەزاوراتی نیویۆرک، هەرە و تەزاوراتێک کە درایە بەردەست ڕێژی و پۆلیس بەو مناسبەتەی 8 مارسی ژنان تەزاوراتیان کردووە. ئەو ئیدەی انتخابی ڕۆژێک لە ساڵدا بە مناسبەتی ڕۆژی ژن بۆ یەکەمین جار مبارزەی ژنانی نیویۆرک لەش بە شعاری حەقی ڕێی بۆ ژنان مەطرح کرا و 2000 ژن تەزاوراتیان کرد. لە 23 فێوریەی 1990 پیشنهاد کرا کە هەر ساڵێ لە ڕۆژی یەکشەمبەی ئاخری فێوریەی یەک تەزاوراتی سەراسەری لە ئەمریکا بەو مناسبەتە بە ڕۆژی ژن بەیسلا بەرگوزار بکرێت. لە ساڵی 1910 دووەمین کۆنفرانسی ژنانی سوسیالیست کە کلارا زیتکین لە ڕەهبەرەکانی بوو ئەو مەسەلەیان تاین کرد کە ڕۆژێکی دانێ ڕۆژی بینەلملەلی ژن بێ و ئەو ڕۆژی سوسیالیستەکانی ئۆتریشە قەبلەن ڕۆژی ئەوەڵی مانگی مەیان دانابوو، بەڵام ئەو ڕۆژە داخرێکەکەیدا لە ساڵی 1000 دوایە کردن بە سوسیالیستای ئالمان 19 مارسیان پیشنهاد کرد، بەڵام مبارزاتی انقلابی لە ساڵی 1948 دا بەرئەلەیهی پادشاهی پروس کە بە عەقەب نشینی بە ئیستیلاح حکوومەتی 19 مارس لە هەر لەو ساڵەدا مطالباتی ژنان دیسان درا بە دووەمین کۆنفرانسی ژنانی سوسیالیست و تاریخی بەرگوزاری ئەو مەراسمەش ڕۆژی 19 مارسی 1911 بوو تاین کرا. بەڵام تەسمیم گیری قەتعی بۆ تەئینی ڕۆژی جەهانی ژن بە دوای موکل کرا تا انتشاری کۆنفرانسی قەتنامەی کۆنفرانس لە مۆردی تەئینی ڕۆژی جەهانی ژن بۆ ئینترناسیۆنالی دووەم تەسمیم و حمایەتی لێکراوە. هەروەها یەکەم تەشکیلاتێکە ئەو ڕۆژەی بەڕەسمیەت ناسی لە کۆنفرانسی دووەمی ئینترناسیۆنالی دووەمدا بوو. لە ساڵی 1913 دا دەبیرخانەی بینەلملەلی ژنان یەکێک لەو نەهادە ئینترناسیۆناڵە سوسیالیستی دووەم بوو کە 8 مارسی بە خاطری مبارزەی ژنانی کارگەری ئەمریکا بە عنوانی ڕۆژی جەهانی ژن انتخاب کرد. لە ساڵی 1970 دا تەزاوراتی ژنانی کارگەر لە پێترۆگراد بەرئەلەیهی بەیسلا برسێتی و شەڕ و تێزاریزم ئەوە لە رووسیەیدا بەیسلا ئاغاز کرا و کارگەرانی شار لە پشتیوانی لەو تەزاوراتە ئێعلامی ئەحسابی عمومیان کرد. 8 مارسی 1970 بە یەک ڕۆژی فەرامۆش بەیسلا نەکراوی تاریخی انقلابی رووسیە تەبدیل بوو و لە ساڵی 1921 دا کۆنفرانسی ژنانی ئینترناسیۆنالی سێڤۆم
سێڤومی کۆمۆنیستی لە مەسکۆ بەرگوزار بوو لەو کۆنفرانسەدا ڕۆژی 8 مارس بە عنوانی ڕۆژی جەهانی ژن بە تەسویب گەیشت. ئێستا بەڵام ئێستا دەمەوێت زۆر بە کورتی لەو تاریخە ڕەدبم. ئێستا لە چەندین کشوەری دنیادا ڕۆژی جەهانی ژن ڕۆژی تەعتیلی ڕەسمیە و تەظاهوراتهای میلیۆنی دەکرێت لە خیابانەکە. بەڵێ زۆر سپاس بەڕێزمینە. ئەگەر لەو مێژوە بگوزەرین و بینە سەر بزوتنەوەی ژنان لە ئێران و لە کوردستان، ئێستا لە چه ئاستەیدای؟ ئەگەر لەو لاتریش بچین لە جیهاندا بارودۆخەکە چۆنە؟ ئێستا لە ئێراندا ئەگەر بمانەوێ لە ئێراندا دەست بەیسلا بارودۆخی ئەو ڕۆی 8 مارسیان مەسەلەی ژنان بمانەوێت لێرە باس بکەین. هەروەک دەزانین لە 1 ساڵ و نیمی ڕابردوودا ئێمە لەسەر بەیسلا ئینقلابی ژن ژیان ئازادیمان هەبووە و حقوقی ژنان هیچ وەخت ئەوەندە مەترەح نەبوو تا ئەو جێگایەکە دەگەڕێتەوە سەر ئێران وە ژنان هاتوونە مەیدان و نەتەنها ژنان هەموو پیاوان و ژنانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب لەسەر شەقامەکانن بەوەی ئاگاهن کە حقوقی ژنان پایماڵ دەکرێت. بە تایبەتی لەوەتی جمهوری ئیسلامی لەسەر کارە 44 ساڵ 45 ساڵە ژنان بەعنوانی ئینسانی دەرەجە دوو بەرخوردیان پێدەکرێت، حەق و حقوقیان دەخورێ و ئەوڕۆ مبارزاتی و شۆڕشێک لە جەریاندایە بە نێوی ئینقلابی ژن ژیان ئازادی و ئەو شعارە ئەو ئینقلابە دەچێتە پێشە هەتا ئەو شعارە وەدیدێ و حقوقی ژنان حقوقی بەرابەری ژن و پیا دادەمەزرێت لە ئێراندا تا ئەو جگایش کە بە جیهان دەگەڕێتەوە. هەروەک ئیشارێکی چکۆلم پێکرد لە زۆربەی زۆری شارەکانی دنیا ئەو ڕۆژە تەعتیلەوە تەظاهوراتایەکی زۆر عەزیم دەکرێت لە کشوەرە ئوروپایەکان بە تایبەت و جێژن دەگیری ئەو ڕۆژە. بەڵێ هاوڕێ مینا، ماوەی ساڵۆنیەکە خێز و شۆڕشێکی جەماوەری هەروەکو خۆیشتان ئاماژەتان پێکرد بە پێشەنگایەتی ژنان لە کوردستان و ئێران لە ئارادایەوە. کاریگەری لەسەر ئاستی ناوچەکە و جیهانیش بووە. خودی شۆڕشەکە و دەوری ژنان لەم شۆڕژەدا و کاریگەری ئەم شۆڕشە لەسەر بزوتنەوەی ژنان چۆن دەبینن؟ بەڵێ ئیشارەیەکم پێکردە کاریگەری ئەو ئینقلابە ئەو شۆڕشە من پێم وایە زۆر عەزیمە بە نەتەنها بۆ ئێران بەڵکو بۆ جەهان. ئەوەڵین ڕاستیەکەی بۆ یەکەمین جار بوو شاید بڵم دە تاریخدا ئینقلابی کە لە خاستی ژنانە ڕادەست پێ بکە لە ئەوە بڵێ کە بەیستلا ژیان ژن حەقی زیندگی هەیە، حەقی زیندگی بەرابەری هەیە و ئەوەی مەطرح بکە و خاستێکی سەرەکی شۆڕشێک بێ و ئەوە بەیستلا ڕەفت بدرێتەوە بە ژیان. وەختێک دەڵێن ژن لێرەدا من پێم وایە ینی لەغوی حیجابی ئیجباری، ینی لەغوی کودەک هەمسەری، ینی لەغوی ئیزدواجی ئیجباری، ینی بەرابەری حقوقی و ئینسانی ژن و پیاو. ئەو تەئسیرە سەرەکیەی کە لەو شعارەدا هەیە ئەو هەروەها ژیان. ئەلان ئێمە لە دەورەیەکی داین لە جمهوری ئیسلامیدا کە ژیان کردن زیندەجی کردن احتمالاً ئێستا ژنبوون جورم بوو، بەڵام ئێستا زیندووبوون جورمە. یعنی ئەگەر تۆ زیندوو بی و هەدەفێکت هەبێ دەتگرن و سەرکوبت دەکەن. پس لێرەدا دەبینین کە ژیانیش جورمە و هەروەها ئازادیش جورمێکی گەورەیە و هەر ڕۆژ جمهوری ئیسلامی ئەو کەسانێک کە ئازادی خوازن و ژیانیان دەوێ و یاگەر ژنی و ئێترازت هەیە لە زیندانەکاندان دەیانگرێ، شکنجەیان دەکاوە بە ئێعدام مەحکومیان دەکا و ئێستامە دەبینین ژنان و پیاوانی جوانانێکی زۆرمان هەیە کە لە زیندانەکاندان هەر بە خاتری ئێتراز، هەر بە خاتری وەی کە حەق و حقوقی
ئیجتیماعی و سەرەکی ئینسانی خۆیانیان دەوێت. امیدوارم جوابی سوالەکەم دابێەوە. بەڵێ دەستخۆش، زۆر سپاس. ئەو دەستکەوتانەی بزوتنەوەی شۆڕژگەڕانی ژینە لە بواری مافەکانی ژناندا دەستە بەری کردوون و ئەو پاشەکشیانەی بە ڕژیمی کۆنەپەرستی ئیسلامی کردوون لە ئێران بەڕایەوە کامانن؟ بەڵێ ئەوڵین دەستاوردێک کە هەمان بووە حیجابە، وەلانانی حیجابی ئیجباری. جمهوری ئیسلامی 45 ساڵە ژنانی لەژێر زەرب و زۆر داناوەوە بە فەرمانی خومینی کە ساڵی 57 هەر چەند مانگ دوای ئینقلابی 57 فەرمانەکەیدا و حجابی ئیجباری کرد. هەر لەو کاتەوە ژنان کوتیان نەڕووسەری نەتووسەری ئازادی و بەرابەری، هەر لەو کاتەوە مبارزەی بۆ دەکەن. ڕژیم لە ئەسڵدا هیچ وەخت نەیتوانی ئەو حجابە بەڕاستی بەسەر خەڵکدا دەسەپێنێ. ئەگە حتا لە خیابانەکان خەڵک مەجبور دەبوون، ژنان مەجبور دەبوون یا لە محیتی کار ڕووسەری بەسەردادەن، بەڵام لە ناو ماڵەکاندا هەمیشە جۆرێکی دیکە زیندگیان دەکرد، هەمیشە ئازاد بوون، هەمیشە بەبێ ڕووسەری بوون. حتا مەراسیمەکانی لە کوردستان بە تایبەتی مەراسیمەکانی مەسەلەن عروسی شایی بێڕووسەری بوون زۆربەی زۆری ژنان. بەڵام بە ئینقلابی ژیان ئازادی یەکێک لە گەورەترین دەستاوردەکانی ئەوە بوو کە چون ژینان بە خاتری ڕووسەری کوشت، بە حاڵێکدا کە ڕووسەریشی هەبوو نیمبەر. ئەلان ڕژیم ئارەزووی هەیە کە ژنانی ئێران وەکو ئەو کاتێک کە ژینایان کوشت ڕووسەری بەسەردادەن، بەڵام بە ئەتراز بەو مەسەلەیە هەر لە ئارامگای ئایچیرا وەختێک ژینای بەڕێزیان دەناش، هەر لەوێرا لەسەر گۆرستانی بەیست لە ئارامگاهی ئایچیرا ژنانی مبارز ڕووسەرەکانیان هەڵگردووە، کوتیان شعاری ژیان ئازادی ئەوەڵین جار لەوێ درا لەو شۆڕشەدا و حیجابیان فڕێدا. بە دوای وەیدا حیجابیان سووتاند لە زۆربەی زۆری تەزاهوراتەکاندا کتان و ژنان حیجابەکانیان نەتەنها فڕێدا سووتاندیان. و بە دوای ئەوەدا ڕژیم هەرچی کردی، هەرچەند قانونی ئەفاف و حیجاب و هەرچی هێنای و بردی لە مەجلیسەکانیدا و تەسبیبی کرد و سپای تۆرۆریست و قاتڵی و بەسیجەکانی لە خیابانەکاندا حملەیان کرد بە ژنان و ویستیان ئیزرای بکەن، بەڵام نەیانتوانی. دروستە لەباری قانونیەوە ئێستا بەیستلا ئەفاف و حجاب ئێستا هەیە ئیجبارێ، بەڵام خەڵک ئەمەلەن ژنان دەبینین لە قالبی میلیۆنیدا بێ حجاب دێنە سەر شەقامەکان و هیچ ئەرزشێکی نیە قانونانی جمهوری ئیسلامی. جامعات وەکو دەتوان بڵم دوو فاکتۆر ئیدارە دەکرێت، ینی ژنان یا خەڵک ئەو بۆ ئەرزشدانانێن ئەرزشدانانێن، قانونی ئینسانی خۆیان هەیە و معتەقید بە ئازادی پوششن و پێیان وایە کە حەقیان هەیە ژن وەکو ئینسان حەقی هەیە کە بۆ خۆی هەڵبژێرێ چلی باسێک دەبەردەکە و چۆن بێتە کوچە و شەقام. بەڵێ بەڕێزمینە چاوەڕێ دەکرێت ڕێوەرسمەکانی 8 مارسی ئەمساڵ لە چه ئاستێکی کۆمەڵایەتیدا لە ئێران و لە کوردستان بەڕێوە بچێت؟ من هیوادارم کە بە شێوەی جەماوەری بەربڵاو و میلیۆنی ڕاستەکەی خەڵک بێنە سەر شەقامەکان و داوای حەقی ئینسانی ژنان بکەن، حقوقی ئیجتیماعی سیاسی پوشش، چون زوڵمێک کە لە ژنان دەکرێت حیجاب فقط بێستلا سوورەتی ئیجتیماعیەکەیتی، بەڵام لەژێر ئەو حیجابەدا دەبینین کە ژنان حەقی حەزانەتیان نییە، حەقی تەلاقیان نییە، حەقی هیچ شتێکیان نیە. دەواقعدا جمهوری ئیسلامی ژنان وەکو ئینسان و بەشەر بەڕسمیت ناناسیە، وەکو کالایەک لە خدمەت بەیستلا پیاودا کە لە ماڵە هەموو جۆرە کارێکی بکەن مەجانی لە خدمەتی پیاودا وەکو خان و وەکو ماڵ. بەڵام ڕۆژی جەهانی ژن من پێم وایە ژنان دەتوانن ئەو جەرەقە لێ بدەن کە ژنان ئینسانن و هەموو حقوقی ئیجتیماعی و سیاسی و اقتصادی خۆیان دەبێت قەتعنامە بێنە سەر شەقامەکان
هیوادارم کە بتوانن ئەگەر حزوری میلیۆنیان هەبێ ئەگەر زۆر بین لەسەر شەقامەکان حتمما دەتوانینەوە کارە بکەین حتا ئەگە ئەوەش نەکرێ دەبینین لە جامعەی ئێراندا جنب و جۆشێک هەیە ژنان دەچن ئێستاژەوە چەند نمونەی هەبوو کراوەکە دەگەڵ گیان بەختکراوانی شۆڕشی ژن ژیان ئازادی لەگەڵ خانەوادەکانیان دیدار و گفتوگۆ بکەن حتا گوڵ بەرن بۆ ماڵیان شیرنی پەخشکەنەوە لە شەقامەکان ئەگەر نەبوو بە حاڵەتی جەماوەری بێنە سەر شەقامەکان من بەیستلام پێشنەهادم پێشنیارمەوەیە کە دەتوانن حدێقە لەو کارانە بکەین شیرنی پەخشکەینەوە گوڵ پەخشکەنەوە گوڵ بدەن بە ژنان پیاوانەوە کارە بکەن لە جامعە ینی جنب و جوشێک هەبێ ینی دەبێ فەرقێکی هەبێ لەگەڵ ڕۆژەکانی عادی و هەروەها مهمترین شتێکی کە دەتوانین بیکەین لە کەناری هەموو ئەو شتانە سەردانی خانەوادەهای گیان بەخت کردووە زیندانیانی سیاسی دەتوانن بێحیجاب بێنە سەر شەقامەکان بێحیجاب حتا جەماوەری بگرن بۆی کە ئەو ڕۆژێ ئەوەی کە ئەو دەستاوردی بێحیجابی لە ڕۆژی جەهانی ژندا بکرێتە ڕەسمی بە شکلی جەماوەری هەر چون لە ئێران خەفەقان هێستا زۆرە هێستا و تەوازنی قوایە شاید ئیجازە نەدرێ بە میلیۆنی بینە سەر شەقامەکان من پێم وایە فعالینی لە داخل باشتر دەزانن ئەو ڕۆژە چ بکەن و چۆن تەسمیم بگرن بەڵام وەک پێشنیار من پێم وایە دەتوانێت بە دوای شکستی ئینتخاباتی جمهوری ئیسلامیدا خەڵک ئەو ئامادەگەیان هەیە کە بە جەماوەری بە زۆر هەزاران نەفەری بێنە سەر شەقامەکان وە حقوقەکەیان حقوقی ژن ژیان ئازادی بە ئیستیلا شعاری ژن ژیان ئازادی قەدەمێکی دیکە بەرینە پێشەوە بۆەوەی کە لە بۆ ئازادی و سەرنگونی جمهوری ئیسلامی نزیکتر بینەوە. بەڵێ زۆر سپاس بە ڕێزینا بۆ بەشداریتان پرسیارەکانم کۆتایی پێهات ئەگەر شتێک هەیە کە پێتان وایە ئاماژەتان پێنەکرۆ فەرموو. بەڵێ هەر وەک ئیشارەم پێکرد فقط ئەوەی کە ژنان بتوانن ئەو ڕۆژە بەبێ حیجابی بێنە سەر شەقامەکان و حاڵەت جەماوەری زۆر بن بە زۆر بێن بە ئەگەر تەشکیلاتێک هەیە ئەگەر چۆن دەیانتوانی زمانی ژن ژیان ئازادی بێنە سەر شەقامەکان و خۆیان سازمان بدەن هیوادارم تا ئێستا ئەو کارێک بە ئیستیلا ئەو ئیرتباطاتیان بەرقەرار کردبێ و بە شێوەی متشەکیل لە زۆربەی زۆری شارەکان بتوانن بێنە سەر شەقامەکان و شۆڕشی ژینە بەو شێوەیە ئیدامە بدەن و 8 مارچ جارێکی دیکە ببێتە ڕۆژێک کە ئەوە نیشان بدا کە حەق کە ژنان وە پیاوانی حتا ئازادی خواز و بەرابەری تەڵەب بێنە سەر شەقامەکان وە خوازیاری بەرابەری ژن و پیاو بن. بەڵێ جارێکی تر سپاس بۆ ئێوە هاوڕەمینا بێروزەی چالاکی مافی ژنان کە لەم بەرنامەیە بەشدار بوو. مەمنونم دیسانیش 8 مارچ بە ئێوە و بە هەموو ژنانی جیهان تەبریک دەڵێم و هیوادارم ڕۆژێک بێ کە ئەو بەرابەری واقعەیە لە دنیادا بەرقەرار بێەوە بە تایبەتی لە ئێراندا. زۆر سپاس جارێکی تر سپاس بۆ بەڕێز مینا بێروزی چالاکی مافی ژنان کە لەم بەرنامە تایبەتە کە سەبارەت بوو بە 8 مارچ ڕۆژی جیهانی ژن بەشدار بوو. سپاس بۆ ئێوەی خۆشەویستیش بینەران کە لەگەڵمان بوون تا بەرنامێکی تر و هەفتێکی تر ماڵاوە.